سڵاوتان لێ بێ بینەرانی خۆشەویستی بەرنامەی ئاسۆی بەرابەری. خۆشحاڵین کە جارێکی تر بە بەرنامەی ئاسۆی بەرابەریەوە دەبینە میوانی ماڵەکانی ئێوەی خۆشەویست. لە ئۆکتۆبری 1970 میلادی ژنان و پیاوانی کرێکار و زەحمەتکێش بە ڕێبەرایەتی لێنین و حزبی بۆلشویک توانیان دەوڵەتی بۆژوازی لە ڕێگای شۆڕشێکی چەکدارانە بڕۆخێن و بۆ یەکەم جار لە مێژووی مرۆڤایەتی کۆمەڵگایەکی نوێی سۆسیالیستی دامبەزرێنن. دەوڵەتی نوێ توانی لە ڕێگای گۆڕانکاری لە کۆمەڵگا بەرەنگاربوونەوەی نابەرابەری ئابووری سیاسی و کۆمەڵایەتی ئاگایانە دەستێوەردان بکات و هەنگاوگەلێکی گەورە بەرەو پێش بنێت. وانە و ئەزمونەکانی شۆڕشی ئۆکتۆبر لە دوای تێپەڕبوونی زیاتر لە 1 سەدە هێشتا کۆڵەکێکی گرنگە بۆ بەرەو پێشچوونی هەموو شۆڕشگێڕانی دنیا. ئێمە لە بەرنامەی ئاسۆی بەرابەری ئەم هەفتەیە میوانداری گۆنا سەعید، هەڵسوڕاوی سیاسی کۆمونیست و چالاکی بزوتنەوەی یەکسانی خوازی ژنانین کە لە ڕێگای ئسکایپەوە لەگەڵمانە. ئێوەش تا کۆتایی لەگەڵمان بن. گۆناخانم کاتت باش و بەخێربی بۆ بەرنامەی ئاسۆی بەرابەری ئەم هەفتەی ئێمە. زۆر سپاس دەکەم ئەم کاتەی ئێوەش باش. سڵاو ڕێزم بۆ ئێوە و بینەرانتان. ئەگەر هاوڕابی تەکما من پرسیارەکانم دەست پێ یەکەم و پرسیاری یەکمیشم ئەوەیە شەرایەتی ژیانی ژنانی ڕۆسیە پێش شۆڕشی ئۆکتۆبر چۆن بوو؟ لە ڕاستیە ئێمە بۆ ئەوەی لە دوای 124 ساڵ لە شۆڕشی ئۆکتۆبر باس لەو شەرایەتە بکەین پێش شۆڕش ئەبێ بگەڕێنەوە بۆ ئەو بەڵگەنامە و مێژووە کە نووسراوەتەوە لەلایەن هەم حیزبی بەڵشەفی خۆیەوە، هەم ئەو بەڵگەنامانی کە بەجێماوە و هەم ئەو بەحث و لێکۆڵینەوانی کە بۆمان جێماوە بچینەوە سەری. ئەوەندەی کە ئێمە لێ تێگەیشتوین کۆمەڵگەی رووسیا ئەو کاتە کۆمەڵگەیەکی لادێنشین بۆ زیاتر جوتیاری بووە تا ڕادەیەکی زۆر شرایەتی ژنان لەو بارودۆخە لە ژێر دەسەڵاتی تزارە، دەسەڵاتی ئەو کاتەی تزارە زۆر خراپ بووە هەتا ڕادەی تەشبیهکردنیان بە کۆیلەی پیاوان. بەپێی یاسای تزاری ئەو کاتە بۆ نمونە پیاوان توانیویانە لە ژنان بدەن، ژنان مافی جیابوونەوەیان نەبووە بە هیچ جۆرێک. بەپێی لێکۆڵینەوەیەک کە لە کۆتایی سەدەی 19 کراوە لە 1800ەکانە 1990 پێم وایە لە 100 تا 13 ژنان خوێندەوار بوون ئەو کاتە. و هەرچەنە بڕێک مافی خوێندن لە بواری زۆر تایبەت وەک پەرستاری و مامۆستای و ئەمانە بۆیان فراهەم بووە، بەڵام فرسەت زۆر کەم بووە بۆ هەژاریەکی لە ڕادە بەدەر. شەرایەتی شەڕ بووە، شەڕێکی بەردەوام یەخەی بە وڵاتی رووسیا گرتووە کە هێرشی جۆراجۆر ئەو کاتە هەمومان نەزانین دەوڵەتانی ئیمپریالیست خەریکی بەشکردنی شوێنە جۆراجۆرەکان و کەڵەکەکردنی سەرمایە بوون، بەهۆی ئەمەوە شەڕێکی دەستەویەخە لە ئەوروپایە هەبووە و رووسیا یەکێک بۆ لە وڵاتانی کە ویستێتی سەرمایەداری رووسیا بەشی خۆی لەم شەڕە ئیمپریالیە بەرێت. خەڵک دەرگیری شەڕ بوون، هەژاری لە ڕادە بەدەر بەربڵاو بووە. تەنانەت ئەوەی کە وەکوتم لەو بەڵگەنامانە بۆمان ماوەتەوە ئەڵێکە کچان لە 12 بۆ 14 ساڵیەوە دەستیان کردو بە کارکردن، یا لە کێڵگەکانە یان لە کارگەکانە. تەنانەت مناڵان بە گشتی چاوەڕوانی ئەویان لێکراوەکە جێگەی دایک و باوکیان بگرنەوە لەو شوێنانە کە کارەکەن و سەعاتی کار هەتا 18 سەعات بووە لە زۆر جێگا و لە 12 سەعات کەمتر نەبووە بە هیچ جۆرێک. هەرچەنە بەشێک لە بەڵگەنامەکان ئەوە ژەڵێن کە بە تایبەت شەرایەتی لە دوای 1905ەوە هەتا 1914 کە شەڕی جیهانی یەکەم دەست پێیەکاوە لە 1914شا بەهۆی چوونی پیاوان بۆ بەرەکانی شەڕ ژنانێکی زۆر ڕویان کردوتە شارەکان یاخود ڕویان کردوتە کارگەکان. واتە ژنان یەکێ لە بەڵگەنامەکان باز لەوە کە بەهۆی ئەم هاتنە دەرەوەی ژنان لە ماڵەوە، ژنان جۆرێک لە شەرایەتی چاڵی سەرکوتی نێوماڵ و پیاوسالاری جۆر هاتوونەتە دەرەوە، فەزایەک دروست بووە کە کەمێک
هەڵبەت بەشێک لە ژنان سەر بەخۆیەکی ئابوووریان بە خۆیانەوە بینیوە، کەمێک لە با بڵێن ڕوڵەکانی پیاو سالاری لە کەمتر دەستی لە بینیانە بووە و توانیوانە کەمێک سەربەخۆی لەو بارەوە بەشداری بکەن لە شەپۆ لە جیاجیەکانی ناڕزایەتی و خۆپیشاندان و شۆڕشەکەی 950کە بەشکست گەیشت. بەڵام لە ئەنجامی ئەم پێشکەوتنە کە هی کرانەوەی با بڵێن بازار و شوێنی کار بووە بەڕوویانە، ژنان جۆرێک لە پێشکەوتن و سەرکەوتن بەسەر پیاو سالاریان لە نێوماڵە هاتوونەتە دەرەوە بەدەستیان هێناوە. بەڵام پێش شۆڕشی ئۆکتۆبەر بە ئەو چەند ساڵە بەتایبەت پێش با بڵێن خۆپیشاندان و هەڵسانی شوباتی ساڵی 1970 شەرایەتی ژیان زۆر خراپ بووە، هەتا ئەو ڕادەیە کە خەڵک لەسەرەی ناناوەستاون بە ریزی دوور و درێژ کە بەریشیان نەکەوتووە. شەڕ یەخەی بە هەموو کۆمەڵگا گرتووە، پیاوان لە شەڕ بوون، ژنان بە دەست برسێتی و فەلاکەتەوە. ڕویان گۆناخان ببوورە و پرسیاری شاکەم، ڕویان لە لەشفرۆشی کردووە. لە من کە خوێندومەسەوە ڕادەی لەشفرۆشی زۆر بووە، وانە بووە؟ زۆر ڕاستە، من خەریب و بێمە سەر ئەوە. واتە ژنان بە گشتی یا لەسەر کار بوون و هاتوونەتەوە لەسەر کار لە دوای 12 بۆ 18 سعات کار، خەریکی کاری نێوماڵ بوون، خەریکی کاری منداڵداری و سەرپەرشتی. بەڵام لەگەڵەوەیشا زۆرێک لە ژنان مەجبور بوون کە مناڵەکانیان بەجێ بێڵن. بەو شێوەیە دیاردەی مناڵی سەرجادە زیادی کردووە، دیاردەی هەژاری و کەوتنی خەڵکی برسی لە سەرجادە زیادی کردووە. هەر ئەوەی کە خۆشت ئاماژت پێیە، مەسەلەی لەشفرۆشی زۆر زیادی کردووە و لەشفرۆشی تا ڕادەیەک بە جۆرێک ڕسمی بووە، ڕسمیەتی پێدراوە بۆی ژنان بتوان نان پێیاکەن، بۆی بتوانن بژێوی خۆیان پێیاکەن. هەموو ئەمانە شەرایەتێکمان پیشانەیە کە ژنان لەو پەڕی نەهامەتیە لەباری سیاسیەوە، لەباری کۆمەڵایەتیەوە، لەباری ئابوووریەوە لە هەژاریەکی لە ڕاددە بەدەرا ژیاون. بەڵام لە هەمان کاتا چۆڵی گەیشتۆتە تینیان تا ڕادەیەکە کاتێک کە دواتر دێنە سەر ئەمە کە شۆڕشی ئۆکتۆبەر لە شوباتە بە خۆپیشاندانی ژنان دەست پێەکە. ببوورە شۆڕشی با بڵێن شوبات لە 1970 بە خۆپیشاندانی ژنانی برسی کە داوای نان و داوای ئاشتی ئەکەن و ئەوان دێن یەکەم شەرارە، یەکەم تیشک و بریسکەی خۆپیشاندان هەڵەکەن لە پێش شۆڕشە لەو ڕۆژەیە. بەڵێ گۆناخان، پێش شۆڕشەکە مافی لە باربردنی منداڵ بۆ ژنان قەدەغە بووە، بەڵام دوایە کە حتمما خۆشتان باسی لەکەن، پێم خۆشە لێرە ڕۆڵ و نەخشی ژنان لە شۆڕش ببینین. شۆڕش چی بوو ڕۆڵ و نەخشی ژنان؟ بەڕاستی ئێمە ئەبێ بە پێی قۆناغەکان سەیری ئەمە بکەین. ئەوەندەی کە بەڵگەنامەکان پێمانەڵێن یەکەم ڕۆژی شوباتی 1970 کە ئەکاتە 8 مارس، ئێمە ئەزانین کە ئەو کاتە لە 1911ەوە 8 مارس وەکو ڕۆژی جیهانی ژنانی کرێکار ناسێنراوە لە ئەوروپایە. لە ڕۆژی با بڵین بەهینی ئەو کاتەکە پێم وابێ جیاوازی هەیە، ئەکاتە 23 شوباتی 1970، بەڵام 8 مارسەکە بە ڕۆژمێری با بڵین جیهانی. ئەو کاتە ژنان دێنە سەر جادە لە ڕۆژی 8 مارسە و با بڵین پێش شۆڕش بە گشتی ژنان وەک پاسیف سیرکراون، وەکو بەشی دواکەوتوی چینی کرێکار کە هەمیشە لەبەرەوەی ئەوان خەریکی سەرپەرشتی خێزان و خەریکی دابینکردنی خواردن و بژێوی ڕۆژانەی خێزان بوون، هەمیشە جۆرێک پاسیف بینراون لە بەشداریکردن لە مانگرتن و خۆپیشاندان و ئەمانە. بەڵام هەر ئەمەش بەپێی بەڵگەنامەکان هەر ئەمەش بووە کە ئەوەندە تینی برسێتی و هەژاریان بۆ هاتووە کە چرخی شۆڕش ئەواندایان گیرسانوە، کە هاتوونەتە دەرەوە ژنانێکە لە ریزی ناناوەستاون نانیان دەست نەکەوتووە، ژنانێکە هەژار و برسی بوون، ژنانێکە لە کارگە بێدەرەتان بوون، هاتوون و خۆپیشاندانێکیان دەست پێ کردووە لەو ڕۆژەیە. یەکەم ڕۆڵیان ئەوەیە کە ئەو ڕۆژەی شۆڕش دەستی پێکرد بە خۆپیشاندانی ژنان دەستی پێکرد. دواتر حتمما ئەمە درێژە بێتەوە. ئێمە ئەو ڕووداوانەی هەڵبەت ئێستا کات نییە ئینسان لەسەر درێژی ئەوەی کە لە شوباتە چی ڕوویدا، حکوومەتی کاتی
کاتی دوای ئەوە دامەزرا ئەوە بوو کە لە هەندێک لە ناوچەکان لە ناوچەی پترۆگرادا شورا و با بڵین شوراکانی کرێکاران دروستکرا، بەڵام لە ناوچەکانی تری رووسایە حکوومەتی کاتی دامەزراوە جۆرێک لە دوو جۆر دەسەڵات هەبوو. بەڵشەڤیەکان حیزبی بەڵشەڤی وەک معارەزەیەکی ئەم دەسەڵاتە دەرکەوت و ئەمان خەریک بوون بەردەوام خەریکی ڕێخستنی ژنان بوون، خەریکی هاندانی ژنان بوون کە خۆپیشاندانی جۆراوجۆر مەسەلەن لە نێوان مانگی شوباتی 1970 هەتاوەکو ئۆکتۆبەری 1970 کە شۆڕشی ئۆکتۆبەر ڕۆیان 9 مانگە کە تایە ژنان دەورێکی بەرچاو ئەگێڕن لە خۆپیشاندان و مانگرتنی فراوانە، لە هاتنە سەرجادەیە، لە وەستانەوە بە دژی حکوومەتی کاتیە، لە بەشداریکردن لەوەی کە داوای ئاشتی ئەکەن، داوای زەوی ئەکەن، داوای نان ئەکەن. هەموو ئەمانە بە دڵنیایی بەسەرکردایەتی ژنانی بەڵشەفی وەک کۆڵەنتای و ژنانی تر لە نێو حیزبی بەڵشەفیە توانیویانە ڕۆڵێکی هێجگار بەرچاو بجێڕن لەم 9 مانگەیە هەتا شۆڕشی ئۆکتۆبەر بەسەرکەوتن گەیشتووە لە ئۆکتۆبەرە و تەنانەت لە 25 ئۆکتۆبەرە کاتێ شۆڕش دەستپێکە ژنانێکی زۆر چوونەتە نێو سوپای سوورەوە چەکدار بوون، بەشداری ئەکەن لە خستنی حکوومەتی کاتیاوە لە ئەو شەڕانی کە لەو ڕۆژە دەستی پێکردووە بۆ بەسەرخستنی شوراکانی کرێکاران و ڕێکخراوە با بڵێن حیزبی بەڵشەفی لە پشتیان. هەندێکی تر لە با بڵێن ڕۆڵی ژنان ئەوەیە کە هاتوونەتە دەرێ بۆ داواکردنی مافەکانیان، یەکسەر داوای مافی یەکسانیان کردووە لەگەڵ پیاوانە، داوای کرێ یەکسانیان کردووە، داوای کەمکردنەوەی سەعاتکاریان کردووە، خۆپیشاندانی فراوانیان بۆ ئەمانە ئەنجامیاوە. هەڵبەت بەشێکی زۆر کەم لە داواکاریەکانیان پێم وابێ شتێکی زۆر کەم لەم داواکاریانە حتا شۆڕشی ئۆکتۆبەر ڕووی نەیاوە لە نێوان شوبات بۆ ئۆکتۆبەرا وەڵامیراوەتەوانێ، بەڵام بەڕابەری بە تایبەت کۆڵنتان ئەلێکساندرا کۆڵنتای ژنانی کرێکار بە تایبەت داوای دایانگەیان کردووە، داوای جلشۆرگەیان کردووە، داوای دابینکردنی باشترکردنی با بڵین ژیانیان کردووە، داوای دایانگا بۆ مناڵەکانیان کە مەجبور بوون بەجێیان بێڵن لە سەرجادە یاخود لە ماڵەوە بەبێ سەرپەرشت و ئەمانە. ئەمە بەشێکن لەو بەشداریانە کە ژنان کردوانە. هەڵبەت دواتر کاتێک کە شۆڕشی ئۆکتۆبەر سەرەکەوێ با بڵین لە دوای شۆڕشی ئۆکتۆبەر شتی تر دێتە ئاراوە، چونکە شۆڕشی کرێکاران سەرکەوتووە، شوراکان دەسەڵات ئەگرن، حیزبی بەڵشەفی دەسەڵات ئەگرێ، ئەلێکساندرا کۆڵنتای ئەبێ بە وەزیری کاروباری کۆمەڵایەتی. ئەمانە وا ئەکاکە یەکسەر ئەو یاسایانی کە بە قازانجی یەکسانی ژنانە کە لەوانە تۆ ئیشارەت پێیا بۆ نمونە مەسەلەی لەباربردنی منداڵ، مەسەلەی ئازادی جیابوونەوە، مەسەلەی ئەوەی کە هاوسەرگیری لە دەستی کڵێسا ئەهێنرێتە دەرەوە ئەدرێ بە ڕەگەزخوازی ڕەگەزخوازەکان بڵێ و مافی هاوڕەگەزخوازەکان و تەنانەت بە جۆرێک بەشێ لە بەڵگەنامەکان باز لەوە ئەکەن کە تەنانەت هاوسەرگیری هاوڕەگەزخوازەکان ڕێگە پێدراوە لەو کاتەیە و بەشێکی زۆر لە یاسا بۆ نمونە ئەوەی کە دەست ئەکەن بە هێنانەکەی. من یەکێ لەو دۆکیومنتانەی کە لەسەر مەسەلەی ژنانە لە دوای شۆڕشی ئۆکتۆبەر و با بڵین ئەو مافانەی بەدەستیان هێناوە باز لەوە ئەکاکە لێکۆڵینەوەیەکی زۆر کراوە بە پشتبەستن بە با بڵین بەو تێئۆریانەی کە سەبارەت بە خێزان و یەکەی ئابووری خێزان تێئۆریەکانی ئەنگلز کە باز لەوە ئەکات چۆن ژنان بەهۆی کاری نێوماڵ و بەهۆی قەتیسمانیان لە کاری نێوماڵە و بەشداری نەکردنیان لە بواری بەرهەمهێنانە بوونەتە کۆیلەی پیاو سالاری و کاری نێوماڵ، چۆن بەهێنانە دەری ژنان بۆ نێو بەرهەمهێنان و بەوەی کە ئەو شەرایەت و هەلو مەرجانە دابین کەن بۆ نمونە دانانی جلشۆرگە، دانانی خواردنگەی گشتی، دانانی با بڵین شوێنی چاودێری مناڵ، دانی ئیجازەی پێویست بە دایکان بۆ کاتی منداڵگیری و کاتی شێردەری، ئەو شتانەی کەوا ئەکا ژنان لە دەست کاری نێوماڵ نەجاتیان بێ و بێنە دەرەوە بۆ بەرهەمهێنان بۆ ئەوی بەشداری بکەن لە بەڕێوەبردنی کۆمەڵگایە، بۆ ئەوی ئابووری سەر بەخۆیان هەبێ، بۆ ئەوی بتوانن لە دەست پیاو سالاری و با بڵین دەسەڵاتی پیاو بەهۆی ئەوەی کە بەخێوکەرە لە ماڵەوە نەجاتیان بێ.
ئەمانە لەسەر بنەمای لێکۆڵینەوەی جۆرا و جۆر لەسەر بنەمای بڕیاری زۆر دیراسەکرا و بڕیاریان لێدراوە ئەم جۆرە یاسایانە و ئەوەی کە یەکەم نمونە بووە کە نیشاندراوە سەرڕای ئەوەی کە وڵاتی رووسیا وڵاتێکی دواکەوتوو بۆ لە چاو وڵاتەکانی تری ڕۆژئاوا و ئەوروپایە کە ئەوان باسییان لە لیبرالیزم و پێشکەوتنی سەرمایه‌داری ئەمانە کردووە کەچی ژنان لە رووسیا ئەم مافانەیان بۆ یەکەم جار بەدەستهێنا مافی دەنگدان یەکسەر بە ڕسمی ناسێنرا ئەمانە زۆر شتی تر کە لەوانەیە ئینسان نەتوانێت بە دەقیقی بچێتە سەر با بڵین باس لە هەمویان بکە بەڵام ئەمانە بەشێکی سەرەکین مەسلەی لەباربردنی مناڵ مەسلەی مافی جیابوونەوە مەسلەی ئازادی لە هاوسەرگیریە و مەسلەی کردنەوەی دایانگا و دروستکردنی ئەو شرایەتانی کە یارمەتی ژنەیە لە ماڵ بێتە دەرەوە و بتوانێت ئابووری سەر بەخۆی هەبێ ئەمە ئەو مەسلە ئەو مافە سەرەکیانەیە کە لە یاسایە لە هەر هەفتەکانی دوای سەرکەوتنی شۆڕشی ئۆکتۆبەر ئەم یاسایانە هێنرانە پێشەوە و ڕاگەیەنران مەسلەی ئەوەی کە ژنان یارمەتی بدرێن لە دەست لە شفرۆشی بێنە دەرەوە وەکو چۆن وەکو اختیارێکی کار و بژێوی ژیان بێنە دەرەوە و یارمەتیان بدرێ بتوانن کار بکەن بتوانن بژێوی خۆیان یاخود بیمەی کۆمەڵایەتیان پێ بدرێ هەموو ئەمانە بوون بە بەحسی سەرەکی بۆ مەسەلەکانی بۆ دابینکردنی مافەکانی ژنان و پێشم وا بێ بازێکی گەورەیە بە شۆڕشی ئۆکتۆبەر شتێکی کە کرد ژنانی لەو شەرایەتەوە کە باسمان کرد پێش شۆڕش چۆن بووە هێنایە دەرەوە بازێکی گەورەی پێەیە بە چەندین دەیە ژنانێکی با بڵین ژنانی نێو کۆمەڵگا کە سەرمایه‌دارەکان نەیانتوانێت ئەمە بەدەست بێنن و شەڕیان بۆی کردووە ئەوان بەهۆی شۆڕشەوە ئەم مافانەیان لە یاسایە بۆ چەسپێنرا دواتر ئەوەی کە بە عەمەلی ئەمانە چی لێ هات چۆن پیادەکرا ژنان چەنە لە مافانەیان بە عەمەلی وەرگرت و بەهرەمەند بوون لێ و لەژێر سایی ئەم مافە یاساییانە توانیان بەشداری لە شۆڕش و لە سەرخستنی شۆڕشا بکەن ئەمە بۆ خۆی بابەتێکی ترە کە با بڵین هینی زۆرە لێکدانەوەی تری هەیە و ڕەهەندێکی تری وەرگرتووە لە دواییە بەڵام ئەگەر ئێمە بە خێرایی لە دوای شۆڕش باس بکەین ئەمە ئەو مافە یاساییانە بوون کە ژنان بەدەستیان هێناوە ئەو ڕۆڵەی کە گێڕایان دڵنیام کە ئێمە ئێستا کە بیرەکەینەوە تێگەین تۆ لە کۆمەڵگەیەکی ئاواوە بیتە سەرەوەی ئەم مافانت بۆ بەڕسمی بناسێنێ و ئەم هێزە گەورەیە بخرێتە بەردەم تاک بە تاکی ژنان بە دڵنیایی ئەوانیش بە دڵ و بە گیان چوونەتە نێو ریزی شوراکانەوە زیاتر چوونەتە نێو ریزی حیزبی بەڵشەفیەوە هەوڵیانیاوە کە بڕۆن ئەم شۆڕشە کە ڕوویاوە بەسەرخستن بگەێنن هەر بۆیەشە دوای ئەوەی تر بەشداری ژنان بە شێوەیەکی بەرچاو و بێشمار لە کارکردنا لە بەرەمهێنانە لە سوپای سوورە لە هەموو بوارەکانی تری هەوڵدان بۆ سەرخستنی ئەو شۆڕشەیە لە ساڵانی دوای ئۆکتۆبەری 1970 دەرەکەوێت. بەڵێ هاوڕێگۆنا لە ناو بەڵگەنامەیەکە بە قەڵی خۆتان کە باستان کرد باز لەوە کرێکە ڕێکخراوە لێ بۆ ژنان دروستکردە ڕێکخراوێک دروستکراوەکە ئەرکی ئەوە بوو کە ژنان بێرێتەوە وەکو ژنانێک کە لە شفرۆشییان کردوە بێرێتەوە ناو کۆمەلگا و فێری مدیریەت و بەڕێوەبردننی کۆمەڵگاکە یانێ منزورمەوەیە کە ئەو ڕێکخراوانن کاری ئەسلیان ئەوە بووە. پرسیارێکی ترم ئەوەیە پێم خۆش بۆ هەرەوە باسکەم پرسیارێکی دیکەم ئەوەیە ئەم دەستکەوتانە چۆن بەدەساتن و جێبەجێکران ئەو دەستکەوتانێکی ئێوە بە باشی باستان لێەوە کرد. بەڵێ سەرەتا من پێم وایە ئەم دەستکەوتانە چۆن بەدەست هاتن ئەوەی کە تۆ حیزبی بەڵشەفی کە وەکو هێزێکی پێشکەوتن خوازی پێشڕەوی کۆمۆنیستی کە مارکسیزمی بەدەستەوە گرتووە هاتووە بە پشت بەستن بە شورا کرێکاریەکان بە سندیکا و ڕێکخراوە کرێکاریەکانی تر لە نێو کۆمەلگایە شۆڕشێگەکە یەکەم شت کە چاوەڕوانەکرا ئەکرێلەی ئەوەیە کە مافی یەکسانی ژن و پیا و مسۆگەر بکە ئەوەیە کە وەکوتم لەسەر ئەساسی ئەو لێکۆڵینەوە و ئەو
ئەدەبیاتە لە مارکسیزم و لە مارکس و ئەنگلز و لینین خۆیەوە و چەندین مارکسیستەکانی پێشخۆیانەوە لە سۆشیال دیموکراتەکانی پێشوو کە هێشتا لایەن نەدابوو بڵێن بەرەو سەرمایەداری ئەمانە ئامادەکاریەکی زۆر بوون بۆ ئەوەی چۆڵی لە باری تێئوریەوە ئەمانە هەمووی سەروەتێک بوون لە بەردەم حیزبی بەڵشەفی و لە بەردەم ژنانی شۆڕژگێڕی کۆمۆنیست و سۆشیالیست کە زۆر پێش ئەوە خەریکی خەبات بوون لە ڕیزەکانی با بڵین لە ڕیزی حیزبە سۆشیالیستیەکانی پێشوای و حیزبی کۆمۆنیستی پێشوە ئەمانە لە بەردەستیانە بووە کە لە باری تێوریەوە وەکوتم سەروەتێک لەمە هەبووە کە ئێمە چۆن بتوانین کاتێک کە شۆڕش ئەکەین کاتێک کە شۆڕشی کرێکاران بە ئەنجامە گەیەنرێ چۆن ئەم دەستکەوتانە بۆ ژنان بەدیەن چۆن یەکسانی ژن و پیا و فەراهەمەکرێ چۆن ئەبێ ژنان ڕزگاریان بێ لە دەستکاری بێبەرهەمی نێو ماڵ و بێن بەشداری بکەن لە نێو بنیاتنانی کۆمەلگایە لە ئیدارەدانی کۆمەلگایە لە نێو سیاسەتە ئەمە لەباری تێئوریەوە هەبووە لە بەردەسە کاتێ شۆڕش ئەکرێ سروشتی ترین شت ئەوەیە کە شۆڕش یەکسەر دەست بەرێ بۆ ئەم جۆرە یاسایانە لە بەروی ئێستا کۆنتڕۆلی بەدەستە لە بەروی ئێستا ئەو یاسادانەرە و هەرواشی کرد واتە ئەمەیە بڵێم کە ڕێگەی جێبەجێکردن ئەم دەستکەوتانە بۆ ژنان یەکەم جار لە ڕێگەی یاساکانەوە بوو کە شۆڕش هێنایە پێشەوە و بەدەستیەوە گرت و ئەوەی کە ئێوەش ئیشارەتان پێیا دواتر هاتە سەر ئەوەی کە بەڵێ ژنان ڕایەک هەبووە کە پێیوا بۆ ژنان ئەبێ ڕێکخراوی خۆیان دامەزرێنن بەڵام بەگشتی حیزبی بەڵشەوی پێم ئەوەندەی کە بەڵگەنامەکان پێمانەڵێن ئەم ڕایەن ڕەت کردوێتەوە کە ژنان پێویست ناکە ڕێکخراوی تایبەت بە خۆیان پێک بێنن ئەمە جیاکاریەکی تر لە نێوچینی کرێکارە دروستەکە هەر بۆیەشە کۆمیسیۆنێک بۆ ژنان دروست دەکەن کە پێم وابێ ئەلێکزاندەر کۆڵنتا ئەبێ بەسەرۆکی ئەم کۆمیسیۆنە بەڵام ئەم کۆمیسیۆنش هینێک دروستەکەن بە ناوی ژێنۆتێل پێم وابێ ڕێکخراوێک دروستەکەن و ئەم ڕێکخراوە ئیتر کاری بەوە دەست پێکا کە خەریکی ئامادەکردنی ژنان و هەڵخراندنیان بۆ بەشداری فراوان لە شوراکانە لە بەڕێوەبەرایەتیەکانە لە سوپای سوورە لە شوێنە جیاجیەکانی بەشداری ئابووری و سیاسی و کۆمەڵایەتی و هێنانی ژنان بۆ بەشداریکردن لە سەرخستنی شۆڕشەکەیە و بە تایبەت بیرمان نەچێکە شۆڕژ یەکسەر هەروە سەرکەوتنی بەدەست نەهێنا و با بڵێن ببێتە ئاهەنگێڕان بەڵکو تووشی رووسیا و حیزبی بەڵشەفی و کرێکاران و شوراکانی کرێکاران تووشی شەڕێکی ناوخۆی درێژخایەن بوون کە چەند ساڵێکی خایەن و ئەم چەند ساڵە وای کرد ئەم دەستکەوتانەی ژنان جگە لەوەی کە لە یاساکانە بۆیان مسۆگەر کرا بەڵام جێبەجێکردنیان زۆر زەحمەت بێت بەو مانایە زەحمەت بێ کە حیزبی بەڵشەفی و شوراکانی کرێکاری ئەبوو بڕۆن بەرەوڕی شەڕی بڕۆن بەرەوڕووی ئەوەی کە سەرکەوتنی شۆڕشەکە لە دەست نەدرێ ئەمە بەڵگەنامەکان وامان پێڵێن کە بەهۆی ئەمەوە کە زیاتر ئەولەویەت درا بە سەرخستنی شۆڕش و بەوەی کە ئەبێ ئەم شەڕە بکرێ و کە تایە شەڕێکی زۆر خوێناوی کە تایە بە ملیۆنان ئینسان ژیانیان لە هەردوو بەرە لە دەستداوە و وڵاتانی سەرمایەداری ئەوروپی پشتیوانیان لە با بڵین حکوومەتی کاتی و لە سەرمایەدارانی نێو رووسیا کردووە کە شۆڕش پەکخەن یاخود بە شکستی بگێنن لە باسی ئێستا لە 1970 تا 1922کەین ئەم چەند ساڵە با بڵین بە شێوەیەکی هەرچەنە یاساکان هەبوو بەڵام بە شێوەیەکی زۆر بەرچاو نەیانتوانیوە بۆ بڵێن با بڵین ئەو دایانگاکان بکەنەوە جل شۆرگەکان بکەنەوە خواردنگاکان بکەنەوە هەرچەنە ئەم ڕێکخراوی ژنۆتێلە زۆر هەوڵی ئەمانەی یاوە و لە چەند شوێن ئەم کارانیان کردووە بەڵام نەبووە ئەم شتانیان نەتوانیوە لە هەموو جێگەیەکی رووسیا یا لە هەموو شارێکە لە هەموو شارۆچکایەکە با بڵێن بنیاد بنێن و بتوانێت ڕێکدا کوتێ لە نێو گەڕەک و لە نێو کارگە و لە نێو جێگاکانە هەر بۆیە ئەم دەستکەوتانە لە باری یاساییەوە زیاتر بەدەست هاتن لە باری ئەمەلیەوە لە چەند شوێنێک کاتوانرا بەدەست بهێنرێن بەڵامی تر لە دوای ئەوەی کە شەڕی ناوخۆ تەواوە بێ و هەتا ئەگاتە ساڵی 1920 وردە
چەند هۆکارێکی جیاواز هێنراوە سەبارەت بەوەی کە حیزبی بەڵشەوی خۆی وردە وردە کشاوەتەوە لە بەشێک لەم مافانەکەدایەتی بە ژنان. پرسیارێکم لێرە بۆ دروستە بێ بۆچی دواتر پاشەکشێ بە زۆربەی ئەم دەستکەوتانە کران و ژنان ڕاپێکی ماڵداری کرانەوە چون باسەکەتان لەسەر ئەوەیە پێم خۆشە لێرا و پرسیارە بکەم. بەڵێ ئەوەی کە دیسانەوە بڵێن ئێمە ئەیبینی لە مێژوە کە ئەیگێڕێتەوە من باسم کرد کە شەڕی ناوخۆ یەخەی گرتۆ بە شۆڕشێک کە تازە سەرکەوتنی بەدەستهێناوە و ئەو شەڕە ناوخۆیە چەند ساڵێکی خایەن و ئەولەویەتی هەم حیزبی بەڵشەفی و هەم شورا و سندیکا کرێکاریەکان ئەولەویەتی ڕابەرانی شۆڕش دراوە بەوە. بەڵام بەهۆی ئەم شەڕی ناوخۆیە دیسانەوە باری ئابووری زۆر خراپ بووە، بێکاریەکی زۆر دەستی کێشاوە بەسەر وڵاتە، برسیەتی دووبارە هاتوۆتەوە، بەشێکی زۆر لە کارخانەکان داخراون، گەماروەیەکی باڵێن قەیرانێکی ئابووری گەورە لە وڵاتە دروست بووە. بە دوای کۆتایی هاتنی جەنگی ناوخۆیە لە کاتێکا کە بەڵشەویەکان سەرەکەون بەڕابەرایەتی لینین، بەڵام لەبەر ئەوەی وڵات تەواو وێران بووە ئەمە یەکێکە لە هۆکارەکانە هێندێتەوە کە بۆچی پاشەکشە بەو دەستکەوتانەی ژنان لەگەڵ دەستکەوتەکانی تریشا کراوە. یەکێکیان ئەوەیە کە بەرنامەیەکی ئابووری ئەهێنەکایەوە کە پێی ئەڵێن نیپ ئەبێ بەرنامەیەکی ئابووری نوێ ئەهێنن کە تایە تەواوی رووسیا ئەخەنە بەردەم با بڵین ئەبێ خەڵک بچێ کار بکە و سەعاتکاری دوور و درێژ کار بکە و بەڵام بەشێکی زۆریش لە کرێکاران لەسەر کار وەلا ئەندێن لەبەر ئەوەی دەوڵەت ناتوانێت بەرپرسیارەتیان بگرێت. ژنانن وایە و بەشێکی زۆر لەمانە ژنانە بن بە ناوی ئەوەی کە ژنان ناکارامەن واتە کرێکارێکی با بڵین بە مەهارەت نین هینیان نییە سکیڵیان نییە توانایی جۆراو جۆریان نییە بۆیە بەشێکی زۆر لە ژنان ئەنێرنەوە ماڵەوە. هەرچەنە لێرەوە باز لەوە ئەکرێ کە لە جیاتی ئەمە بۆ نمونە ئەم ڕێکخراوی ژنۆتێل هەوڵی یاوە کە بەرەبەرە ژنانی کرێکار بخاتە بەر خوێندن بخاتە بەر کارامەکردن کورسی جۆراوجۆری کردوێتەوە ئەمانە، بەڵام بەگشتی ئەوەی ئەبینرێ زیاتر ئەوەیە کە ژنان بە پێچەوانەوە نێراونەتەوە ماڵەوە نەیانتوانیوە با بڵین کە تۆ ژنان ناردنەوە ماڵەوە بەمانای ئەوەی بەخێوکەریان زیاتر پیاوانە بێ بەمانای ئەوەی کە تۆ ئەو دەستکەوتانەی کە لە باری سیاسیەوە لە یاساکانە ژنان بەدەستیان هێنا لە باری کۆمەڵایەتیەوە زۆر زەحمەتە بێ کاتێک کە ژن مەجبورە بێ بەوەی کە بەخێوکەری هەبێ ئەگەر کاری نەبێ و نەتوانێت لە باری ئەو سەر بەخۆیە ئابووریەی کە شۆڕش بەرگری لێ ئەکرد وە بە یەکێ لە ئەولەویاتەکانی بۆ مەسەلەی ژنانی دائنا بەمە پوچەڵ بووە بەوەی کە تۆ ژنان بنێریتەوە ماڵەوە و نەتوانی کاریان پێبەی و ئەوان بکەونە بەردەم ئەم هێرشە. بە جۆرێک هەرچەنە لە دوای 1924ەوە ئەمە زیاتر زەقە بێتەوە، یعنی تەنانەت ڕابەرانی حیزبی بەڵشەوی ئەکەونە بە ئاشکرا پاشەکشەکردن تەنانەت لە دەستکەوتە یاسایەکانی ژنان کە دراوە بە ژنان و تەنانەت بە جۆرێک ئیتر بە ئاشکرا بۆ نمونە وردە وردە مافی لە باربردن ئەسەنرێتەوە، وردە وردە بیمە کۆمەڵایەتیەکان کەمەکرێتەوە، باسێک لە جلشۆرگە و خواردنگەی گشتی و ئەمانە کەمە بێتەوە و نامێنێت لەم بارەیەوە. مەسەلی لێشفرۆشی جارێکی تر کە وا دەرەکەوێ وا باسەکرێت کە کەم کراوەتەوە یاخود نەماوە بەڵام جارێکی تر زیادەکرێتەوە و هێرش بۆ سەر تەنانەت هێرش بۆ سەر لەشفرۆشەکان زیادەکاتەوە. مەسەلەی هاوڕەگەزخوازی پێم وایە چەند ساڵێ دوای ئەوە دووبارە مافی هاوڕەگەزخوازان بۆ ئەوی هاوسەرگیری بکەن یا پێکەوە بژین ئەوانە ئەسەندێتەوە، تەنانەت ئەکەونە بەردەم تونند و تیژی. ئەبێ یعنی ئێمە ئەبێ بە کورتی ئەوە بڵێن لەگەڵ دەستپێکردنی بەرنامەی کاتێکە حیزبی بەڵشەوی بڕیارەیە کە ئەو سەرمایەداری دەوڵەتی بەدەستەوە ئەگرێ
و ئەبێ لەباری با بڵین سەرمایەداری گەشە بکە، جارێتر چینی کرێکار لەوانە ژنان ئەبنەوە بە کرێکار. شۆڕشێک کە بڕیار بوو با بڵین شۆڕشی کرێکاری بێ، کرێکاران پیانەوترێ ئێوە بڕۆنەوە سەرکار، سەعاتکاری دوور و درێژ، کرێی کەم، ئابوووریەکی خراپ، هەموو ئەمانە ژنانیش وەکو با بڵین چینی کرێکار بەگشتی ئەخاتەوە بارودۆخێکەوە کە ئەو سەرکەوتنانە نابینێ بەخۆیەوە ئەم شۆڕشە، ئەو سەرکەوتنە ئەو دەستکەوتانە ئەباتەوە لەگەڵ خۆیان، ئەهێنێ ئەباتەوە بەرەو دواوە. ئەمە بەتایبەت لە ساڵەکانی لە سەرەتای سیەکانە ئیتر زۆر زیاتر بەرجەستە ئەبێتەوە و تەنانەت یعنی ئیدیعای نامێنێت لەبەر ئەوەی با بڵین شەڕی جیهانی دووەم دەست پێیەکە، جارێکی تر رووسیا ئەکەوێتە بەردەم قەیرانی زۆر گەورەتر، زۆر وێرانکەرتر و مەسەلەی شەڕ ئێمە ئەزانین کە ئەمە تەنانەت لە حکوومەتەکانی ئێستەژەی بینین یا ساڵانی هەفتاکانیش بینیمانە کە کاتێ شەڕ بەرپا بێت جارێکی تر ژنان با بڵین مافی لە باربردنیان لێ ئەسەندێتەوە، ئەبێ مناڵ دروستکەن، ئەبێ منداڵداری بکەن، ئەبێ ئاگایان لە مناڵ بێ، یاخود بە پێچەوانەوە ئەکرێ ئەبێ ژنان بڕۆنە سەرکار لە بەرەوەی پیاوان ئەچن بۆ شەڕ. دەوڵەت چۆنی بێ یاخود دەسەڵاتدار ئیتر ناوەکەی هەرچیە کە سیستەمی دەسەڵات چۆنی بێ ژنان ئەهێنێ و ئەبا نەک لەبەر ئەوەی با بڵین بەپێم ئەوەی کە مافیان هەیە و ئەوان ئینسانن وەکو ئینسانی تەواو لەگەڵ پیاوە مامەڵیان بکە، بەڵکو وەکو کەسێکی پلەدوو، وەکوتم یا ئەیانێرێتەوە ماڵەوە ببن بە ژنی ماڵەوە منداڵداری بکەن، یاخود ئەیان نێرێتەوە کارگاوە لە جیاتی پیا و ئەیان لە کاتی شەڕ و کوشتارە ئەیان نێرێت بۆ کارگە و ئەبێ ئابووری وڵات لەسەر شانی ئەوان بڕوا بەڕێوە و ئەمە بە تەواوی لەوێش ڕوویە. کاتێک لەوێ ڕوویە ئیتر نازانم یعنی ناتوانین زۆر باس لەوە بکەین کە ژنان لە رووسیا بەتایبەت لە دوای 1924ەوە هەستیان بەوە کردبێت کە ئەم شۆڕشە دەستکەوتێکی بۆ ئەوان و بۆ ژیانی ئەوان و بۆ دابینکردنی مافەکانیان، بۆ یەکسانکردنیان لەگەڵ پیاوانە توانی بێفەراهم بکە. بەڵێ بەڕای ئێوە بەگشتی شۆڕشی کرێکاری بامانجی خۆی گەشت یا خۆت شکستی خوار، ئەگەر وایە هۆکارەکانی شکستی بوون هاوڕێگۆنا؟ ئەمە پرسیارێکی زۆر بە بڕوای من پرسیارێکی زۆر گەورەیە کە ئێمە باز لەوە بکەین. پێش هەموو شتێ ئێمە بڵین شۆڕشی ئۆکتۆبەر شۆڕشێکی تەنانەت تاکە تەجروبەی فراوانی چینی کرێکارە کە شۆڕشی کرد، هێزی چینایەتی خۆی هێنایە دەرەوە بەڕابەری حیزبی بەڵشەوی و توانی نایەکی گەورە بڵێ بە سیستەمی بەرهەمێنانی سەرمایەداری و ئەو سیستەمەی تەنانەت خۆ رووسیا لە شوباتی 1970 بڕیاریە کە ئیتر پێش ئەوەش هەڵبژاردننی هەبوو بچێ دیموکراسی پەرلەمانی بکە و ئەمانە، بەڵام چینی کرێکار هاتە دەرەوە لە ئۆکتۆبەرا وتی من ئەمە ڕەتەکەمەوە، ئەمە بەڕابەری لینین حیزبی بەڵشەفی ئەمەی ڕەت کردەوە. هیچ کاتێ ئەم گرنگیەی شۆڕشی ئۆکتۆبەر لە دەست ناچێ و ئەم سەرکەوتنەی کە بەدەستی هێنا تازە هیچ شتێک نییە لە دنیای بتوانێت ئەمە بسڕێتەوانێ. ئەوەی کە ئامانجەکانی شۆڕش لە دوای چەند ساڵێ بەرەو چۆڕۆیشتن ئەمەیتر مەسەلەیەکی ترە کە بڵین هۆکارەکانی شکستێ چی بوو کە لە دوای ئەو ساڵانە بەسەرم شۆڕشا هات. بە بڕوای من پرسیارێکی ئاڵۆزە ڕاو بۆ چوونی جۆرا و جۆر هەیە لەو بارەیەوە. من لێرەیە ئەتوانم بڵێم ئاماژە بم بە چەند هۆکارێک کە لەلایەن ئەوانەی کە لێکۆڵینەوەیان کردووە، ئەوانەی کە جارێتر ئاوریان یاوەتەوە لەم مێژووە و ئەم با بڵین حیزب و گروپە کۆمۆنیست و چەپ و سیاسیانەی کە هەم لە ئەوروپا هەم لە خۆرهەڵاتی ناوەڕاست ئەیانەوێ وەڵام بنەوە و بزانن ئەو دەرس و تەجروبانە چییە کە ئێمە لە شۆڕشی ئۆکتۆبەر و لە شۆڕشی کرێکاری کە تەنها وتم تەنها تەجروبەی سەرکەوتنی شۆڕشێکی چینایەتی چینی کرێکارە چ دەرس و تەجروبەیەکی لێوەرگرن. بەشێک لەوانە بۆ نمونە هۆکاری شکستی شۆڕشی ئۆکتۆبەر ئەگەڕێنێتەوە بۆ جگە لەوەی کە شەڕی ناوخۆ کاریگەری گەورەی هەبوو
پلانی دەوڵەتە ئیمپریالیستیەکان کاریگەری گەورەی هەبوو، بەڵام لە دوای 1922 کە بەسەر ئەما سەرکەوت یەکێ لەو هۆکارانە ئەگەڕێنەوە بۆ هاتنی کەسێکی وەک ستالین کە کەسێکی دیکتاتۆر و قۆرخکردنی ڕابەرایەتی حیزبی بەڵشەفی و لە ناوبردنی نەیارە سیاسیەکانی دوورخستنەوەی و تەنانەت تیرۆرکردنی کەسانی وەک دوورخستنەوەی کەسانی وەک ئەلێکساندەر کۆلۆنتای کە ڕابەرێکی شۆڕش بوو، با بڵێن گیان لە دەستدانی لینین، تیرۆرکردنی کەسانی وەک ترۆتسکی و چەندینی تر لە ڕابەرانی شۆڕش. بەشێک لە لێکدانەوەکان ئەمە ئەگەڕێنێتەوە بۆ هاتنی ستالین و خودی کەسایەتی مێژویانی ستالین وەکو دیکتاتۆرێک و ئەوەی کە ئەو با بڵین ئەو پرۆسەی کە ئەو گرتێبەر و ئەو ڕابەرایەتی کردی بۆ چەندین ساڵ توانی شکستی گەورە تووشی ئەم شۆڕشە بکە و بەرەو ئەوەی بەرێکە بینیمە. بەشێکی تر ئەگەڕێتەوە بۆ ئەوی کە هەر لە سەرەتاوە شۆڕشی ئۆکتۆبەر نەیتوانی لە کاتێکە لە باری سیاسیەوە سەرکەوتنێکی گەورەی بەدەستهێنا و توانی دەسەڵاتی سیاسی بگرێ، بەڵام نەیتوانی سیستەمێکی ئابووری سۆشیالیستی دامەزرێنێ. و لێرەوە دەلایلی جۆرا جۆرە هێننەوە، بۆ نمونە بڕیار بوو کە ئابووری سۆشیالیستی کاری بەکرێ هەڵوەشێنێتەوە، ئەمەی نەکرد. بڕیار بوو کە شوراکرێکاریەکان دەسەڵات بگرنە دەست و خۆیان کارگەکان بەڕێوەبەرن، ئەمە ڕووینەیە. بڕیار بوو کە ڕێکخراوە جەماوەریەکان بتوانن گەڕەکەکان با بڵێن شوێنی کار، شوێنی ژیان ئەمانە بەڕێوەبەرن، هەم لە باری سیاسی و هەم لە باری ئابووریەوە. بڕیار بوو کە کاری نێوماڵ بە کۆمەڵایەتی بکرێ، دەوڵەت ئەرکی بگرێت دەست. ئەمانە هیچی ڕووی نەیەواتە ئەو ئەلف و بێ ئابووریانی کە لە سۆشیالیزما ئێمە لە باری تێوری و لە مارکس و ئەنگلیز و ئەوانە و بۆمان ماوەتەوە کە پێمانەڵێ ئابووری سۆشیالیستی هەڵوەشانەوەی کاری بەکرێیە، ئابووری سۆشیالیستی ڕابەرایەتی کرێکارە بەسەر بەڕێوەبردن و خاوەندارێتی چینی کرێکارە بە ئامرازەکانی بەرەمهێنان، ئەمانە ڕووینەیە. کاتێک کە ئەمانە ئەم شتە بنیاتیانە لە ئابووریا ڕوونەیە، ئیتر تۆ ناتوانانی ئابوورێکی سۆشیالیستی دامەزرێنی. ئەمەش بۆچوونێکی ترە. بۆچوونێکی تر ئەوەی کە حیزبی بڵشەوی لە چەند ساڵێکە لە دوای گرتنی دەسەڵاتی سیاسی وردە وەکو حیزبێک بوو بە حیزبێکی تاک کە دەسەڵاتی گرتە دەست و چینی کرێکار، با بڵین چینی کرێکار کە چینێکی فراوانە کە وجودی لە کارگەکان و لە گەڕەکەکان و لە شوێنی ژیانی کرێکارانە هەیە، لە ڕێگەی شوراکانەوە، لە ڕێگەی سندیکان و نێنەرایەتەکانی خۆیەوە، ئەوی لە دەسەڵاتی سیاسی دابڕان بە جۆرێک دەسەڵاتی سیاسی بوو بە دەسەڵاتێکی حیزبێک نەک چینێک. ئەمەش بۆچوونێکی ترە کە لێکدانەوە ئەکا بۆ ئەوەی هۆکارەکانی شکستی شۆڕشی ئۆکتۆبەر کە بەرەو شکستی برد، ئەمە بوو کە حیزب جێگای چینی کرێکاری گرتەوە و حیزبی بەڵشەفی نەیتوانی بە فراوانی چینی کرێکار بێنێت بۆ دامەزراوەکانی دەسەڵات و ئەوان دەسەڵاتی سیاسی و ئابووری کۆمەڵگەی ڕووسیا بەڕێوەبەرن لە هەموو با بڵێن جومگەکانی دەسەڵات بگرن بەدەستەوە، بەڵکو وردە بیروکراسیەتی حیزبی، وردە دیکتاتۆریەتی حیزبی، وردە هاوڕێ حیزبیەکان جێگەی نوێنەرانی هەڵبژێرایی کرێکارانیان گرتەوە، وردە بۆ نمونە بەڕێوەبەری کارگەکان لە جیاتیۆی لەلایەن کرێکارانەوە هەڵبژێرێن لەلایەن حیزبەوە دیاری ئەکران. ئەمەش بۆچوونێکی ترە کە باز لەوە ئەکا کە لە ماوەی چەند ساڵێکە و ئەم ڕەوەندەی کە نە ئابووری سۆشیالیستی دامەزراندووە، نە لە باری سیاسی و چینی کرێکاری هێنایە سەردەسەڵات، نە لە باری با بڵێن ئەوەی کە باسەکەن کە بیروکراسیەتێکی حیزبی زۆر تونند و تیژ تەنانەت بە تایبەت لە دوای نەمانی لینینەوە بەرەو دەسەڵاتگرتنی ستالین و ئەمانە لە ناوبردنی نەیارانی سیاسی، سەرکوتی سیاسی، دوورخستنەوەی تەنانەت لە کۆنگرەکانی نێو حیزبی بەڵشەفیا، دوورخستنەوەی بیر و بۆچوون و ئەو ڕەوت و فراکسیۆنانەی کە باسییان لە هێنانەوەی دەسەڵاتی کرێکاران و چینی کرێکار ئەکرد، ئەمانە ناڵێن بەڵگەنامەی زۆر هەیە لەسەری ئینسان
بۆ ئەوەی ئێمە وەکو کۆمونیستەکانی ئەم سەردەمە بتوانین دەرز لە شۆڕشی ئۆکتۆبەر وەرگرین، پێم وابێ ئەبێ بە چاوێکی ڕخنەگرانە و بە مێشتێکی کراوە و بڕۆینەوە سەر ئەم مێژوە و لایەنە جۆرا جۆرەکانی سیرکەین، سەیری وردەکاری مێژۆکەی، پراکتیزی ئەوەی کە چی ڕوویدا، چینی کرێکار چی کرد، حیزبی بەڵشەفی چی کرد، ڕابەرەکان چیان کرد، سەیری هەموو لایەنەکانی بکەین و لێرەوە تەنها ئەتوانین ئەو دەرس و تەجوبانە وەرگرین و بتوانین دنیای ئەمڕۆ لە دنیای ئەمڕۆیە بیر لەوە بکەینەوە کە شۆڕشێکی تری چینی کرێکار چی ئەتوانێ مەیسەری بکات، چی ئەتوانێ بەرەو سەرکەوتنی بەرێ. بەڵام هەموو ئەمانە ئەمەی کە باسیەکەین ئەمانە شکستەوە کوتم ئەو ڕاستیە ناتوانێت لە ناوبەرێ کە شۆڕشی ئۆکتۆبەر شۆڕشی چینی کرێکار بوو و چینی کرێکار دەسەڵاتی گرتە دەست بۆ ماوەیەک و بۆ ژنان بازێکی گەورە بوو لە بێمافی و لە ژێردەستەیی و پلەدوویەکی لە ڕادە بە دەرەوە بۆ شوێنێک کەتیایە ناتوانین ئێمە تەنانەت لە ژێر دەسەڵاتی ستالین و تەنانەت لە حیزبی بەڵشەڤی کە وەکو سەرباری ئەوانەی باسمان کرد کە ژنان توانیان جێگە و ڕێگەیەکی زۆر بەدەست بێنن لە ڕابەری حیزبا بن، لە ڕابەری دەسەڵاتا بن. بۆ یەکەم جار وەزیرێکی ژن لە هەموو دنیاە، بۆ یەکەم جار کۆلۆنتای بوو کە بوو بە وەزیر لە دەسەڵاتێکی سیاسیە. ژنان بە شێوەیەکی بێشمار لە سوپایە لە بەڕێوەبرنی کۆمەلگایە هاتنە دەرەوە، واتە لەو پلەدوویەوە هێنانی بازێکی گەورەیە بە کۆنفیدەنسیان، بە اعتیماد بە نەفسیان، بە دروستبوونی کەسایەتی شۆڕژگێڕی ژنان، کەسایەتی بەتوانای ژنان و هین تێکشکانی تا ڕادەیەکی پیاسالاری با بڵین بەرگری و بربەستەکانی پیاسالاری لە بەردەمیانە. ئەوانە ئینکاری لێ ناکرێ هەتا ئەمڕۆ بە جێگەی خۆی ئەو دەستکەوتانە لە جێگەی خۆی ماون. بەڵام ئەوەیشی کە ئێمە سەیری ئەوە بکەین شکستەکان لەکوێوە هاتوون. من باسی چەند بۆچوونێکم کرد لەو بارەیەوە. من پێم وایە بە پرسیارکردن ئێمە ئەتوانین بگەینە ئەوەی کە دەستنیشانی هۆکارەکانی ئەو شکستی شۆڕشی ئۆکتۆبەر و دروست نەبوونی دەسەڵاتی چینی کرێکار، دەسەڵاتی سیاسی و ئابووری کۆمەڵایەتی چینی کرێکار و بە دەست نەهاتنی سۆشیالیزم لە رووسایە تەنها و تەنها بە ئاوردانەوە لە هەموو ئەم لایەنانە و دروستکردنی پرسیار لەسەر ئەو مێژووە و ئەوەی کە چی ڕوویداوە ئەتوانین بە مێشکێکی کراوە ئەو وەڵامانە وەرگرینەوە ئەو دەرسانە وەرگری. بەڵای هاوڕێ گۆنا زۆر سپاس. من پرسیارێکم نەماوە، ئەگەر ئێوە بۆ خۆتان تەوزێحێکی زیاتر بە پێویست دەزانن بفەرمونون. من تەنها ئەوە نەئەڵێم وەکو ئەوەی کە ئێستا بۆ ئێمە گرنگە لە دوای 124 سال لە شۆڕشی ئۆکتۆبەر ئەوەیە ئێمە کۆمونیستەکانی ئەمڕۆ ئەوانەی کە بڕوامان بەوەیە کە ئێستا لە هەموو کات زیاتر سیستەمی سەرمایەداری دەستی ناوەتە بینەقاقای چینی کرێکار، هارتر لە جاران، هارتر لە سەردەمی شۆڕشی بەڵشەڤی ئێستا کەڵەکەی سەرمایە لە هەموو کات زیاتر بە دنیاوە ئەبینین. سیستەمی سەرمایەداری لە هەموو کات زیاتر جیهانگیرتیرە، لە هەموو وڵاتانی جیهانە هەیە. شۆڕشی سۆشیالیستی و بەدیلی کۆمۆنیستی، بەدیلی سۆشیالیستی لە بەرامبەر دنیای سەرمایەداریە لە هەموو کات زیاتر حەقانیەتی هەیە. بۆ ئێمەی کۆمۆنیستەکان وەکو بەشی هوشیار و پێشڕەوی چینی کرێکار پرسیارێکی گەورەیە کە ئێمە ئەو دەرس و تەجوبانە چیە لە شۆڕشی ئۆکتۆبەر ئەتوانین وەریگرین، چۆن ئەتوانین ئەوەی کە بە سەرکەوتنی گەیان بەکاربێنین و ئەوەی کە بە شکستی گەیان دەرسی لێوەرگرین، خۆمانی لێلایەن. ئەبێ دایالۆگێکی کراوەمان هەبێ، ئەبێ ئاوردانەوەیەکی هەمەلایەنەمان هەبێ. بە بڕوای من نابێ ئێمە تەنانەت بە تەنها سەیری ئەوە بکەین کە حیزبی بەڵشەوی چه ئارشیفێکی بۆ ئێمە جێهێشتووە. ئەبێ سەیری تەنانەت نابێ بە تەنیا سەیری ئەوە بکەین کە بۆ نمونە ترۆتسکیچی بۆ ئێمە جێهێشتووە سەبارەت بە ڕخنانێک کە لە سەر ستالین و حیزبی بەڵشەوی هەیەتی. ئەبێ سەیری تەواوی ئەو مێژووە بکەین، ئەبێ سەیری هەموو لایەنەکانی بکەین بۆ ئەی بتوانین دەرسی لێوەرگرین. هەرویستم ئەوە دووبارەکەمەوە و من زۆر سوپاسدانەکەم بۆ ئەم دەرفەتە کە بە منتان بەخشی.
جارێکی تر سپاس بۆیەوە هاوڕێ گۆنا کە میوانی بەرنامەیەم هەفتەی ئاسۆی بەرابەری ئێمە بوون. زۆر سپاس بۆ ئێوەش هەر بژین. بەڵێ بینەرانی خۆشەویست بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەی ئاسۆی بەرابەری. هیوادارم کە جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی خۆشەویست بێ تا هەفتەیەکی تر و ئاسۆی بەرابەریەکی دیکە ماڵەوە.